وەکو ئەکادیمیای پێگەاندنی کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە سەر بە مەکتەبی گەشەپێدانی بیر و شارین لە چوارچێوەی ڕاستپاردەکانی دیدار کە لە دوا کۆبنەوەکانی ئەم دوایی سەرکردایەتیە بڕیاری لە سەردراوە تەزدیق کرا پەسەند کرا هەموو ڕاستپاردەکان ئەوی کە پەیوەندیدار بوو بە پەروەردەکردنی کادر و پێگەاندنی کادر ئێمە دەستمان کردووە بە جێبەجێکردنی بە شێوازێکی ئەکتیڤ و لێرەوە دەستمان پێ کردووە ئەم خولەی کە لێرە کردومانەتەوە بۆ 4 مەڵبەندە لە دەڤەری کەرکووک و تووسخورمات و ئەم خولێکی سێمانگەیە بۆ پەروەردەکردنی کادرە بۆ پێگەاندنی کادرە نەکرد تەنها گەشەپێدانی هوشاری و ڕووناکبیری بەڵکو بۆ ئەوەی کە کادر دروستکەین بەڕاستی ئەمە کادری ڕێکوپێ کادرێکە لێرە لەم لە دوای ئەوەی کە دەرەچێت لەم خولە بتوانێت بۆ خۆشی ببێتەوە بە کەسێک لە چوارچێوەی بەرنامەی تیئۆتیدا بتوانێت دەرس بڵێتەوە ئەویش بۆ بتوانێت خول بکاتەوە ئەمەی کە ئێستا ئێمە لە کەرکووکین ڕۆژ پێنجی مانگە پێنجی نوۆیە یەکەم محازەرە و یەکەم دەستپێکردنمان دەست پێ کردووە کە بە بەردەوامی محازەرەکەمان محازەرەی ئەکادیمی دەبن و مامۆستاکانیش مامۆستای ئەکادیمی دەبن کە شەهاداتی ئەکادیمی لە ماستەر و دکتۆرا و پلەکانی پرۆفیسۆر و کەمتر یا زیاتر کە بەشداری تیا دەکەن.